بله مجاره گرنگ بو کرکوکی تایبت بو کردین کرکوکی هل بجارتنا انجمنا پارزگاه کرکوکی کو تی پایین کو ای سال پیک وره اندام مکتب سیاسی پارتی دموکراتا کردستانی کمال کرکوکی حولی ری میوانی میان سلاف بوت که کمال بخیر هاتی بله ام دست به پرسه خود بله دکتۆر سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش بۆچی پێکاتەکانی کەرکووک بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ناکۆکن ئایا پەیوەندی بەلادانی ئەو مادەی 35ەوە هەیە کە کەرکووک تایبەتمەندێکی پێبەخشرا بوو لە ڕابردووە پێشەکەی سەڵاو بۆ گیانی شەیدە سەربەرزەکانی کورد و کوردستان بۆ پێشمەرگە قارەمانەکان بۆ شەهیدانی ئەنفاڵ و بۆ دانیشتوانی کەرکووکی دڵی کوردستان و گشت ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان بۆ ئێوەی بەڕێزیشت بەنسبەت ئەو بابەتە زۆر جێگەی سەر سۆرمانە چونکە وەکو ئەبینم ئەوان بە دوو هەوا قساکەن وەکەڵێ بانێک و دوو هەوا لە دانیشتنە فەرمیەکان بە هەموو شتێک ڕازین بەڵام لە ئەعلام بە ناوێکی تر قساکەن وەکو ئەبینن کە مادەی 140 کارا کرایەوە بۆ ئاساییکردنەوەی کەرکووک و جێبەجێکردنی مادەی 140 نوێنەری تورکمان شتایە و نوێنەری عەرەب شتایە و ئیشەکەن هەرچەند ئێمە ملاحەزە و تێبینی زۆرمان هەیە لەسەر پێکاتەکەی مادەی 140 بەڵام ئەوان ڕازین لە ناوی ئەوەن بەس لە ڕاگەیاندن بۆ خۆیان شتێکی ترڵێن بەنسبەت قانونی هەڵبژاردن بەنسبەت یاسای هەڵبژاردن ئەوە چەند ڕۆژێکە کە مناقەشا کرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو مادەی 35 کە زۆر مەخالفی بنەمای دیموکراسی بوو بە جوهودی هەواڵە بەڕێزەکانمان ئەندامانی ئەنجومەنی نوێنەران عێراق لە کورد و بە تایبەت جێگری سەرۆکی پەرلەمان ڕێزدار کاک دکتۆر شاخەوان ئەو مادەیە لادرا لە یاساکە ئێستا دەنگیش لەسەری درا پەسەند کرا ئەگەر یاساکە بە گشتی بچێتە پەسەند بکرێتن ئەوە هیچ بربەستێک لە پێش هەڵبژاردننی کەرکووک نامێنێتن وەکو گشت پارێزگاکانی تری عێراق کەکێک کەمە ڕاستیە یان ناوەرۆکە ناکۆکییان بۆ چی وەدگەرە ئەوان ئەیانەوەی حەقەلە بکەن ینی بەستەنها یەکەم ئیعلامێکەکەن بۆ خۆیان بەشکەم خەڵکێکی ناڕازی لە دەوری خۆیان کۆ بکەنەوە کە هەڵبژاردن بوو دەنگ بهێنن لە لایەکەوەڵەن ئێمە بەشدار نابین لە هەڵبژاردن ئێخۆ لە قانونەکە ناڵێ گشت عێراقیەک لە گشت پارێزگاکان ئیجبارە بەشداری هەڵبژاردن بێ ئینسان ئازادە ئەتوانن بەشدار نەبن زۆر ئاساییە ئەوە بەهانە دێننەوە بۆ ئەوەی خۆیان نەزانن حیزمیان بچووکە حەولەدەن حیزمی خۆیان گەورە بکەن بەو لێدوانانە لێرە و لەوێنە وای لە وەکو وتم لە لێژنەی 140 نوێنەریان بەشدار بووە بەشدار بوونە باشە تو لەوێ بەشدار بوویتە بۆ ئەوەی مادەی 140 جێبەجێ بێ لە لایەکی ترش بە ئەعلامەڵێ ئێمە نامانەوێت جێبەجێ بێ باشە نوێنەرەکەتیش لە مادەی 140 ساحب بکە ئەگەر ڕاستەکەی بۆیە وتەکانیان جێی مزداقیت نییە و یاساکە ئەنجومەنی نوێنەران ئەگەر دەنگی لەسەردا بە گشتی ئەوە هەڵبژاردن لە 6 ئەنجامە درێتن و هەر کەسێکیش ئازادە بەشدار بێ بەشدارن بەڵێ ئەگەر هەڵبژاردن بکرێت و ئەنجامەکەی دواتر بە دڵی تورکمان و عەرەب نەبێت پێتان وایە دان بە ئەنجامەکە بنێن پێی ڕازی بن گرفت دروست نەکەن خۆ بەدەستەوە نییە ئەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن هەیە سەرپەرشتی هەڵبژاردنەکانەکەن و ئەگەر بابەتی یاسایی نەبوو خەرق نەبوو تەزویر نەبوو ئیعلانەکرێتن و مەجبورە هەر کەسێک ڕازی بێتن بە نەتایجی ئەو هەڵبژاردنێکی ئەنجامە درێتن کەکەمە ji بۆ ئەنجامدانا هەڵبژاردنان کورد حتا چەند یەکگرتینە گەلوت مەترسیەک هەیە
خۆی ئەم جارە بە لیست نابێتن وەکو حتاکو ئیستەوترەوە ئەگەر بە لیستیش بێتن هەر کەسێک بۆ خۆی ئازادە بۆ خۆی پروپاگەندە بکە بەرنامەی خۆی پێشکەشی خەڵکی سەربەرزی کەرکووک کە ئەو شارە چەند ساڵە ڕەزیل کراوە لە دوای خیانەت 16 ئۆکتۆبرەوە تا ئیستا زۆر تەعدای لێ کراوە هەر لایەنێکی سیاسی یا هەر کاندیدێک بەرنامەکانیان بە جوانی لەسەری مناقەشە بکە حملەی هەڵبژاردن بکە بۆ خەڵکی شارەکە ڕوونی بکاتەوە بۆ گشت پێکاتەکەم بۆ کورد بۆ عەرەب بۆ تورکمان ئەو جا کێ دەنگی هێنا پیرۆزی بێتن دەنگێکی عادیلانە بەبێت تەزویر بەڵێ هەر کاتێک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بکرێت دەتوانین بڵین بە قازانجی کورتەشێتەوە بەتەکیید هەڵبژاردن زەرورە چونکە نیوەی شاری کەرکووک زیاتر خەڵکی کووردە لەگە کوردیش تورکمان هەیە عەرەب هەیە لەگەڵ گشت لیستەکان مەسەلا هەمووتان ئەزانن دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر کە ویستیان پارێزگارێک لا بدەن چونکە زۆرینەی خەڵکەکە لەگەڵ پرۆسەی دیموکراسی بوو لە عەرەب و لە تورکمان و لە پاری دیموکراتی کوردستان نەتواندرا گۆڕانکاری لەوێ بکرێت ئەم پارێزگارەی ئێستا کە سەپێنراوە کە زۆر گەندەڵە بەڕاستی زەرورە پێش هەڵبژاردنەکەش لا بچێت نا تاخیر بکرێ بۆ حتاکو هەڵبژاردنە بێ ئیمڕۆ بکرێت لە بەیانی باشترە بەیانی بکرێت لە دوو بەیانی باشترە چونکە شارەکەی سمعی شارەکەی تێکداوە سمعی ئیدارەی شارەکەی تێکداوە هەر بۆ معلوماتی جەنابتان و بۆ خەڵکی کەرکووکی سەربەرز ئێستا ئەمڕۆ با خەڵکی کەرکووک جەنابەت هەر کەسێکی تر نەزاها سبەی بچنە لای هۆڵی ڕۆشنبیری کەرکووک پارچەیەک زەوی زۆر هەیە لەوێنە قەتعا کراوە 200 متر 200 متر هەر متری هەر قتعی بە 75 ملیۆن ئەفرۆشن پارێزگار تێی شەریکە بەلەدیە تێی شەریکە عەسکەر تێی شەریکە یعنی بەس خەڵکەکەی هیچی دەست ناکەوێت خەڵکی ڕوت و هەژار توش دەردەسەری بووە بەڵام ئەم ئیدارەیە لەوەیە بە عام گەندەڵەیەکی تەواوی تێکەوتووە زۆر شتی ترەیە لای من زۆر شت هەیە لەو بابەتانە بەڵام ئەمەی تازە کە ئێستا باسم کرد سبەی جەنابەت لەگەڵ هەر کەسێکە ڕۆی بچۆ لای هۆڵی ڕۆشنبیری بەرامبەر لای بەنزینخانەی ئیسکان بەرامبەر بەنزینخانەی ئیسکان لەوێ سێرەکەی قەتعەکان ئەرزەکان تەقتیع کراوە قەتعی 200 مەترە مەتری قەتعی بە 75 ملیۆن دینارە فرۆشن کە سەرجەمی بای 4 ملیارد دینارەکات ئەنی ئەمانە بەما خەڵکیان ڕەزیل و سەفیل کردووە کارەبای نییە تەندروستی نییە ئاوی نییە ماڵی وێرانە ئەمنیەتی نییە بۆیە زەرورە چی بکرێت ئەم سیستەمەی کە ئێستا فەرمانڕەوایەکە لە کەرکووک بگۆڕدرێت کە کەماڵنوها وەکی کورد یعنی یەکگرتنا کورد تایبەتی پارتی و یەکیتی گرنگیە وێژ بۆ پۆستی پارێزگاریە کەرکووکی چەندە کاکە بەنسبەت بابەتی پارتی و یەکێتی و یەکتر بگرن وەکو پارتی ئەمە هیچ مشکلەیەکمان لەگەڵ یەکێتی نییە نە لە دوور نە لە نزیک تەنها مشکلەیەکی ئەمنی هەیە لە ناو هەولێر ڕوویدا عەقید هاوکارجاف ترۆر کرا بکوژەکان ڕایان کردووە هەڤەڵانی یەکێتی داڵدەیانیان داوە لە سولێمانی بەس ئەمە مشکلەکەیەوە ئیلا نە قاعیدەی یەکێتی نە قاعیدەی پارتی نە قیادەی پارتی ئەمانە مشکلەمان نییە ئێمە بۆ قەزیەک بەبێ سنوور شەهیدمان بۆیان داوە و پاشان ئەگەر پارتیش سەرکەوت بە تەنها لە کەرکووک معنای ئەوە نییە مافی پێکاتەکانی تر مافی یەکێتی مافی تورکمان مافی لایەنە کوردستانیەکان مافی عەرەب پێشێل بکە ئەمە ئەمانەوێتن لەسەر بنەمایەکی دیموکراسی نیشتیمان پەروەری پێکەوە ژیانی ئاشتیانە خزمەت بکەین لەو شارە اینجا ئەم حزب لەگەڵ ئەم حزب یەکە یا یەک نییە
ئەگە بێتە سەر ئەساسەکان ئێمە وەک پارتی لەگەڵ هیچ لایەنێکی دڵسۆزی کورسا کێشەمان نییە. ئەم کێشەی کە لە هەولێر ڕوویدا لەسەر بابەتێکی ئەمنی بوو و ئەو شتاوانە ناکرێت و چاوی لێ بپۆشی بڵێ قەیناکە چونکە ئەمە تەسیرمان لێکاتن ئەو بابەتە تەواو بە هیچ کێشەیەک نییە و کێشەکەش لەگە پارتی نییە لەگە حکومەتە وەزیریش لە ناو حکومەت ملزەمە بە پێی یاسا وەزیر ملزەمە خزمەتی گشتی بکاتن ناک وەکو ئەندامێکی پارلەمان یا وەکو فراکسیۆنێکی پارلەمان کە حەقی خۆیەتی دیفاع لە سیاسەتی حیزبەکەی بکاتن فەرقە لە ئەنجومەنی وەزیران دەبێ بەو شێوەیە کار بکەن ئەگەر بەو شێوەیە کار نەکەن مخالفەی یاسان ئەندامی پەرلەمانیش حەقێتی دیفاع لە بۆچوونی حیزبەکەی بکە وەکو فراکسیۆنەکە مەعەدا ڕئیس پەرلەمان ڕئیس پەرلەمان هی حیزبەکەی نییە کە بۆ ڕئیس پەرلەمان ئەبێتە کەسێکی گشتی بۆ گشت لایەنەکان ئەبێت لە یەک مەسافەیەکی بێتن بۆیە هەندێک لێرە و لەوێ هەندێک لە ئەعلام شت ئیسان گوێی لێ ئەبێتن ئەبینێ بە غەڵەت تەفسیرەکرێتن بەس ئەمەش بەم شێوەیەش کاتی هەیە حتاکو ئەخیر ئاوا بەردەوام نابێ من دڵنیام کەسانی دڵسۆز لە گشت لایەک هەن مەحاولە بکەن حکومەتەکەمان کە خزمەتی خەڵکەکە و چاکسازیەکی باشی دەست پێ کردووە هەمومان پشتیوانی بین بە پارتی و بە یەکێتی و بەلایەنەکانی تریشەوە کەسێکیش قەتڵی کرد ئینسانێکی کوشت ئەو ئینسانە حزبی بێ یا حزبی نەبێتن لە کام لا بێت یان هیچ لایەک نەبێتن کورد بێ یا غەیری کورد بێ لازمە بکوژەکە بگرترێ بدرێتە دادگا و سزا بدرێت. بەڵێ دکتۆر وەک دوای پرسیار پارتی ئامادەیە پۆستی پارێزگاری کەرکووک بدادەیەکێتی وەکۆ زانی لە سەردەمی ئیدارەی دکتۆر نەجمەدینە پۆستی پارێزگار لایەکێتی بوو لەو ڕێکەوتانەی لە نێوانێکێتی و پارتی هەبووە لە ڕێکەوتن لەسەر پۆستەکان لە بەغداش و تا کەرکووک یەکی پارتی لە پێناو یەکدەنگی و کۆدەنگی کورد ئامادەیە پۆستی پارێزگار بداتە یەکێتی یان لەسەر هەڵبژاردن شێت زۆرینەی هێنا ئەو ئازانی چۆن ئێمە ئەبێ پابند بین بە بنەمای دیموقراتی ڕێز لە دەنگی خەڵک بگرین خەڵک کە خەڵک دەنگی پێدا تۆ حەقت نییە ئەو دەنگەی خەڵک بدەیتە یەکێکی تر نەخێر بە هیچ شکلێ من لیستە بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک و گەرمیانم بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نیم تەنازل لە مافی خۆمان بکەین پێشتر کەسێکی بێلایەن ئێمە یەکێتی دامانە پاشان ئەندامێکی مەکتەبی سیاسی ڕێزدار کاک دکتۆر نەجمەدین ڕەحمەتی ئەندام مەکتەب سیاسی یەکێتی بوو ئینسانێکی نیشتیمان پەروەر بوو دەنگمان بۆیدا و پەسەندمان کرد ئەم جارە بە نسبەت حەقی پارتی دیموکراتی کوردستانە شانسی خۆی و بۆ خەڵکیش نیشانی بداتن کە پارێزگارێکی نیشتیمان پەروەری هەبێتن چۆن خزمەتی خەڵکەکە بکە لە ڕابردووە نەوعەن ما خزمەتێک کرا بەڵام لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبرەوە تا ئیستا کەرکووک وێران کراوە هەموو لایەنەکان وێران کراوە بۆیە ئەم جارە مافی پارتی دیموکراتی کوردستانە بە هیچ شێوەیەک دەبێتن ئەو مافە جارێکی تر نەخەینە بین ئەبێت یان نابێت چاکە بێ یان خراپە بێتن مافی خۆمانە ئەبێ خۆمان ئەو مافە بەکار بێنین ئەویش شرط نییە ئیلا پارتیەکدا بنین بەڵام پارتی دیموکراتی کوردستانە بێ ئەو کەسەدا بنێت. بەڵێ گەلێک سپاس دکتۆر کەمال کەرکووکی ئەندامی مەکتەبە سیاسی یا پارتیا دموکراتا کوردستانیش هەولێرێ لەگەڵ سپاس بۆ شرۆڤەکانتان دکتۆر.